ئەمەوەیە لێرەدا باسی ماوەی گوتاری سەرۆکەکانی ئەمریکا و ماوەی سەرۆکایەتەکانیان بکەم. وڵیام هێنری کە نوێیەمین سەرۆکی ئەمریکا بۆ ساڵی 1940 بۆ بە سەرۆکی ئەمریکا، گوتارەکەی ئەنی گوتاری ڕۆژی سوێن خواردن و دەست بەکاربوونەکەی کە ئەو کاتە لە مانگی سێ ئەکرا. ئەمێ قۆزبەوەی و باسی مانگی سێ بکەم لەو کاتا مانگی سێکەوە ئێستا کاتە مانگی یەک. لەو کاتە لە مانگی سێ سەرۆکەکانی ئەمریکا سوێندیان دەخوارد. بەڵام لە ساڵی 1930 تقریبان لە 47 جێبەجێکرا، لە 45 گوتاری سەرۆکەکان خرایە مانگی یەک. لەو کاتەدا وڵیام هێنری گوتارەکەی یەک کاتژمێر و 55 خولەک بوو، واتە ئەو گوتارەی کە لە کاتی سوێن خواردنەکە خوێندیەوە یەک کاتژمێر و 55 خولەک بوو. بەڵام ماوەی سەرۆکایەتەکەی وڵیام هێنری زۆر پێچەوانەی ماوەی گوتارەکەی بوو. تابان گوتارەکەی وڵیام هێنری کە نوێمی سەرۆکی ئەمریکا بووە، لە مێژووی ئەمریکادا هیچ کەسێک بەقەدەر ئەو گوتارەکە درێژ نەبووە. هیچ سەرۆکەکان ئەو سەرۆکانی لە ڕۆژی دەست بەکاربوونیان سوێن دەخۆن. وڵیام هێنری کە گوتارەکەی تاو دەکات دەچێ بەرەو کۆشی سپی و ماوەی سەرۆکایەتەکەی. بەڵام تەنها 32 ڕۆژ سەرۆکی ئەمریکا بووە. لەبەرەوەی نەخۆش بووە بۆی هەوکردنی سیەکانیەوە لە مانگی 4 کۆچی دوایەکە. مانگی 3 سوێندی یاسایی دەخوا و مانگی 4 کۆچی دوایەکات. تەنها 32 ڕۆژ ماوەی سەرۆکایەتەکەی بەردەوام بوو. نوێمی سەرۆکی ئەمریکا لە 2 ڕۆ لە مێژووی سەرۆکەکانی ئەمریکا جیاوازە. یەکەم گوتارەکەی درێژترین بووە، دووەم ماوەی سەرۆکایەتەکەی کەمترین ماوە بووە. ئەمە وڵیام هێنری. پێم وابوو کە ئیتر ئەو تەمەنەی ماومە خانە نشین دەبم، بەڵام دووبارە بانگێش کرامەوە وەک سەرکردەیەکی ئەمنەتەوە مەزن و ئازادە خزمەت بکەم. هاو نیشتیمانیانم، ئێستا من لە بەردەم تا ناوەستاوم بۆ ئەو سوێند خواردنەی کە دەستور بە پێویستی داناوە بۆ جێبەجێکردنی ئارکەکانم، وەک جۆڕایەڵێک بۆ ئەو نەریتی کە هێندەی حکوومەتەکەمان کۆنە و وەک ئەو چاوەڕوانی کە پێم وایە ئێوە لە منتان هەیە ئێستا ئەو بنەمایەنەتان بۆ دەخەمەڕ و کە لە پیشەکەمدا وەک سەرۆک ڕێنوێنیم دەکەن. جارێک کونسڵگەڕێکی ڕۆمانی ڕایگەیان کاندیدانی پۆستە بەهێز و متمانە پێکراوەکان بە شێوەیەکی جیاواز ڕەفتار دەکەن لە پێش و دوای بەدەستێنانی پۆستەکانیان، بە شێوەیەک بە دەگمەن ئەو بەڵێنانە جێبەجێ دەکەن کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا دەیدەن. هەرچەندە زیاتر لە 2000 ساڵ بەسەر گوتەی ئەو ڕۆمانیە بەڕێزەدا کە نیگەران بوو لەو کاری سیاسیەکان تێپەڕیوە و جیهان لە چەندین ڕۆ پێشکەوتووە. ئەگەر لە مێژوو بەشێک لەو حکوومەتە مۆدێرنانی کە هەڵبژێراون بڕوانین، هەمان کەیسی پێشێلکردنی متمانە و شکاندنی بەڵێنەکان دەدۆزینەوە. هەرچەندە خەڵکی خواستی خۆیان دەربڕیوە و منیان وەک سەرۆکی باڵای ئەم نەتەوە پڕشگۆیە هەڵبژاردووە، ئەوەی لەسەریان بوو ئەنجامیان داوە. ڕەنگە هەندێک هێشتا باوەڕیان وابێ کە هۆکارێکێ بەردەوامی بەو بیرۆکێ بدەن کە لەسەر بنەماکان و تێڕوانینەکانی من هەڵیان بژاردووم. ڕەنگە خەڵکێکیش هەبن بیانەوێ ڕەخنەلەوە بگرن کە دەیڵێم. تەنانەت ئەگەر هاوڕاش بن لەگەڵما گومانیان لەوە هەبێ تا چەند دڵسۆزم. بەڵام لە چەند مانجێکی کەمی دیکەدا دەردەکەوێت گومانەکانیان پشڕاست دەکرێنەوە یان دەڕەوێنەوە. ئەو بنەمایانەی حکومڕانیان پێدەکرێ یان ئەو ڕێو شوێنانەی ئیدارەیە کە هێشتا دەستی بەکارەکانی نەکردووە لە ماوەیەکی نزیکدا لە مێژوودا جێگیر دەکرێن. منی ژیان لەلایەن گەلەکەم وەستایش دەکرێم یان وەک کەسێک کە خەڵکی خەڵەتاندووە بیر دەهێنرێمەوە. سەرەڕای خواستی بەهێزم بۆ هێنانەدی چاوەڕوانەکانی گەلە بە متمانە و بەخشن دەکەم. باش درک بەو مەترسیانە دەکەم کە ڕوبەڕووم دەبنەوە لەو دەسەڵاتە زۆرەی کە پێم دراوە. متمانەی تەواوی خۆم نەک تەنها بە هاوکارەکانی یاری دەدەرەکانم دەکەم، پشت بەهێز و دەسەڵاتی خودای مەزنیش دەبەستم کە ڕێنوێنی کردوم و یارمەتی داوم سەرکەوتوو بم لە تەواوی ئەو بەرپرسیارەتیانەی کە لە ڕابردوودا لەلایەن وڵاتەکەمەوە پێم سپێردراون.
دێمە سەر باسی یەکێکتر لە سەرۆکەکان کە 32هەمین سەرۆکی ئەمریکایە. فرانکلین ڕۆزڤێلت ساڵی 1933 بۆ بە سەرۆکی ئەمریکا تا ساڵی 1945. ئەمە دەکاتە نزیکی 13 ساڵ. بۆچی 13 ساڵ؟ سەرۆکەکانی ئەمریکا خولێک دوو خول سەرۆک بوون، بەڵام فرانکلین ڕۆزڤێلت ئەو عرفەی شکاندووە. لەبەرەوەی دەستور نەبووە کەی بڵێ تۆ خولێک دوو خول سەرۆک بیت، باز عرف هەبووە. عرف چییە؟ ئەوەیە کە جۆرج واشنتن دایناوە، دوای دەچمە سەر ئەویش. فرانکلین ڕۆزڤێلت لەبەرەوەی وەکوتم دەستور نەبووە، ساڵی 1933 کە سەرۆکایەتەکەی وەرگرتووە، ئیتر لە دوای ئەوە لە چلەکانە کە لە جەنگی جیهانی دووەما بوون، ئەو دەفەتی قۆسۆتەوە خۆی کاندید کردوتەوە، لە خولی چوارەمشا دەرچووە، بەڵام لە خولی چوارەما بەهۆی نەخۆشیەوە نەیتوانی و بەردەوام بێت، بۆیە کۆچی دوایی کردووە. تەبعاً سەرۆکێک چوار خول سەرۆکی ئەمریکا بێت، یەکەم جاریش بێت، ئەمە نیگەرانی دروست کرد. ئەو کاتە حاکمی نیویۆرک گوتارێکی نووسی، ئەڵێت چۆن دەبێت کەسێک 16 ساڵ سەرۆکی ئەمریکا بێت، واتە چوار خول. ئەمە وای کرد کە دەستکاری دەستوری ئەمریکا بکەن لە 22هەمین هەمواری، یعنی لە هەمواری 22 دەستوردا ساڵی 1947 ئیتر دەستکاری دەستور کرا، یعنی لە 47 جێبەجێ کرا. هەموو سەرۆکێک بۆی نەبوو لە دوو خول زیاتر سەرۆکایەتی ئەمریکا بکات، واتە 8 ساڵ. ئەمێ باسی عرفەکە بکەم. اینجا دگەرەمە سەر فرانکلین ڕۆزڤێلت. طبعاً فرانکلین ڕۆزڤێلت گوتارەکەی زۆر پێچەوانی حکومەکەی بوو، تەنها 5 خولێک بوو گوتارەکەی، پێچەوانی ویلیام هێنری بوو. ئەم 5 خولێک بوو گوتارەکەی، بەڵام ماوەی سەرۆکایەتەکەی 4 خول، نزیکی 13 ساڵ. بەڕێزان، جێگری سەرۆک و سەرۆکی دادوەری و هاوڕێیانم، ئەمەوێت ئەم دەست بەکاربوونم سادە و پوخت و کورت بێ. ئەمڕۆ ئەمریکا و هاوپەیمانەکانی لە بەردەم ئاڵنگاریەکی گەورەدان، تاقیکردنەوەی بوێری و ئیرادە و حکمت و دیموکراسیە. ئەگەر بە شەرەفمەندانە و سەرکەوتوانە ڕوبەڕووی ئەم ئاڵنگاریە ببینەوە، ئەوە شتێکی مێژووی وا بەدەست دەهێنین کە لە بیری نەوەکانی داهاتووشدا دەمێنێتەوە. لە کاتێکدا ئەمڕۆ لێرە وەستاوم، سوێندی یاسایی دەست بەکاربوونم لە بەردەم خودا و هاوڵاتیەکانم خواردووە. دەزانم کەوا ئامانجی ئەمریکا ئەوەیە کە سەرکەوتوو بێت و شکست نەهێنێ. لە ڕۆژانی داهاتوو ساڵانی داهاتوودا کار بۆ ئاشتیشی دادپەروەرانە و شەرەفمەندانە و هەمیشەیی دەکەین. هەروەک چۆن ئەمڕۆ لەم شەڕەدا بۆ سەرکەوتنی تەواوەتی دەجەنگین. پێمان دەکرێت و ئەو ئاشتەی باسی دەکەین بەدەستی دەهێنین. هەمیشە بۆ کامڵبوون تێدەکۆشین، هەرچەندە لەوانەیە یەکسەر بەو کامڵبوونە نەگەین، لەوانەیە هەڵە بکەین، بەڵام هەرگیز نابێت ئەو هەڵەیە لە ترس یان واسێنان لە بنەما ئەخلاقیەکانمانەوە سەرچاوە بگرێت. بیرمە مامۆستاکەم دکتۆر پیۆبۆدی لەو ڕۆژانەی کەوا دەردەکەوت ئارام و سەقامگیر بێ، پێی دەگوتین هەمیشە شتەکان لە ژیاندا بە نەرمی ناچن بەڕێوە، هەندێک کات بەرەو ڕووی بەرزایەکان هەڵدەستینەوە، پاشان وا دەردەکەوێ کە پێچەوانە ببینەوە بەرەو کەوتن بچین. فاکتی گرنگ کە پێویست دەکات لایەتانە بێ ئەوەیە کە ڕەوتی گشتی شارستانیەت ئاراستەکەی بەرەو سەرەوەیە، بەوەی کە ئەگەر هێڵێک لە بەرزایی و نزمەکانی مێژوودا بکێشیت، هەمیشە بەرەو سەرەوە دەڕوات و ئاراستە دەبێت. جۆرج واشنتن کە یەکەمین سەرۆکی ئەمریکا بووە، ساڵی 1789 بۆ بە سەرۆکی ئەمریکا تا ساڵی 1797 واتە 8 ساڵ. 8 ساڵ سەرۆکی ئەمریکا بووە. ئەو کاتە دەستور باسی ماوەی سەرۆکایەتی ئەمریکای نەکردووە، ئەیتوانی لە 2 خول زیاترش بەردەوام بێ، بەڵام هات چی کرد؟ هات لەبری ئەوەی 3 خول و 4 خول و زیاتر سەرۆکی ئەمریکا بێ و کەم سەرۆکیش بووە، هات
لە دوو خود زیاتر سەرۆکایەتی نەکرد هەرچەند ئەو کاتەش پێی ئەو گوترا زیاترکە بەڵام نەیکرد ویستی ئەمە بکا بە عورف کە زۆرێک لە ئەوانەی کە لەگەڵی بوون و پاشان ئەو بابەتانی کە باز دەکرێت و لەسەری نووسراوە هەمویان هاو دەنگن لەسەرەوەی کە ئەمە جۆرج واشنتن دایناوە بەمەبەست لە دوو خود زیاتری نەکرد بۆ ئەوی بە عورف ئەم عورفە تا ساڵی 1933 بەردەوام بووە بەڵام لە ساڵی 1945 ئیتر لە دوای 33 تا 45 فرانکلین ڕۆزفێلد عورفەکەی شکاندووە شکاندنی عورفەکە وای کرد هەموو ئەوانی کە بە تەنگ ئەمریکاوان کە دژی ئەمەن دەست بۆ دەستور بەرن ئێستا پێتان دەڵێم ئەم مادە دەستوریە بۆچی دەستکاری کراوە تابعاً ئەمە بەهۆی دیچێک بووە لەو سەرۆکانی ئەمریکا کە عورفێکە شکانوێتی بۆیە دوجار ناچار بوون دەستکاری دەستور بکەن بۆ ئەم عورفە وای لێ نەیەت سەرۆکەکانی دوای ئەمەش هەمان میکانیزم بگرنە بەر پێتان دەڵێم ئەمە چییە ئەم بابەتە فرانکلین ڕۆزفێلد ئیشێک بووە لە سەرۆکەکانی ئەمریکا کە 32هەمین سەرۆکی ئەمریکایە ساڵی 1933 تا ساڵی 1945 سەرۆکی ئەمریکا بووە تابان ڕۆزفێلد چی کردووە؟ ویستێتی 4 خول سەرۆکی ئەمریکا بێ سەریشی گرتووە لە 33 تا 45 نزیکی سیانزە ساڵ سێ خولی بە تەواوەتی سەرۆکایەتی ئەمریکای کردووە لە خولی چوارەمدا کە هەڵبژێدراوەتەوە بەڵام بەهۆی نەخۆشیەوە نەیتوانیوە بەردەوام بێ کۆچی دوای کردووە ئەمەی فرانکلین کە کردوێتی هیچ شتێک نەبوو ڕێگەی لێ بگرێت یانی دەستور نەبووە ڕێگەی لێ بگرێت بەدەست بە جۆرەی دەستوری ئەمریکا پێی بڵێن تۆ نابێت سەرۆکیت لە ساڵی 1933 تا 50 ئەم گرفتە هەبووە بەڵام کەس نەچوە لە دوو خود زیاتر سەرۆکایەتی ئەمریکا وەربگرێت ئەمە فرانکلین ڕۆزفێلد قۆستوێتەوە لە بەروی دەستور باسی نەکرد هاتوو 4 ساڵ سەرۆکایەتی کرد دوایەوە چوایەتە دوایەوە چوایەتە تا 16 بەڵام تر لە خولی چوارەمە کۆچی دوایی کردووە ئەمەی فرانکلین ڕۆزفێلد کە کردوێتی وای کردووە کە لە ئەمریکا مەترسی دروست بێت هەیە هەمواری 22 دەستوری ئەمریکا ئەڵێ limited president to terms in office after president Franklin Roosevelt ئەڵێ لە دوای ئەوەی ڕۆزفێلد ئەم ڕێڕیان ناوە و لە دەستورە جێبەجێ کراوە و نابێ هیچ سەرۆکێک لە دوو خول زیاتر سەرۆکی ئەمریکا بێت بەبگەڕێمە سەر گوتارەکەی جۆرج واشنتن جۆرج واشنتن کە دەیتوانی زیاتریش سەرۆک بێت لە گوتارەکەیدا تەمە لە خولی دووەمدا گوتارەکەی تەنها 2 خولەک بوو زۆر کەم بووە جارێکی دیکە لەلایەن وڵاتەکەمەوە هەڵبژێرام تاوەکو ڕۆڵی بەرزترین پلەی بەرپرسیارەتی وەربگرم ئەو دەمەی کاتی گۆنجاوی خۆی هات هەوڵ دەدەم بە جوانترین شێوە دەری ببڕم کە چەند شەرەفمەندم بەم بەرپرسیارەتیە و بەو متمانەی کە خەڵکی ئەمریکا بە منیان بەخشیوە پێشەوەی وەکو سەرۆک هیچ کارێکی فەرمی ڕاپەڕێنم دەستور لە من دەخوازێت کە سوێندی یاسایی بخۆم وا ئێستا لە بەردەم ئێوە و بە ئامادەبوونی ئێوە خەریکی ئەو سوێند خواردنم ئەگەر لە ماوەی سەرۆکایەتیەکەمدا بە ئاگاداری یان بانقەست هەر بەشێکی دەستور پێشێل بکەم ئەوە هەم ڕوبەڕووی دەرەنجامە یاسایەکانە بمەوە هەم ڕوبەڕووی ڕەخنەی هەموو ئەوانەش ئەبمەوە کە شاید حاڵی ئەم مەراسیمە گرنگن ئەمانە هەمی تێپەڕێنم ئەم سێ سەرۆکی ئەمە سەر سەرۆکی ئێستا سەرۆکی ئێستا شەیە دۆناڵد ترامپ کە 20 مانگە لێرە لە کۆنگرێسیۆنی خوات دۆناڵد ترامپ 2 خول لە سەرۆکی ئەمریکایە لە ماوەی ئەم 2 خولەدا تاوان 2 گوتاری پێشکەش کردووە گوتاری دەست بەکاربوون لێرە مەبەستمەوەیە گوتاری یەکەمی دۆناڵد ترامپ ماوەکەی زۆر کورت بوو ینی کورت بوو بەراورد بە ئێستا تقریبا 1400 شەو بووە گوتاری ئێستایی 2900 شەو ینی 2 ئەوەندە زیای کردووە گوتارەکەی ساڵی 2007 نزیکەی 15 خولەک بووە ئەمەی ئێستای نزیکەی 30 خولەک بووە ئەمەش گوتاری دۆناڵد ترامپ ئێستا دەستور ڕێگە نایە دۆناڵد ترامپ جایتر سەرۆکایەتی بکات چونکە
دیاری کردووە. ئەو مادەی دەستور ڕێگە بە هیچ کەس نایە لە 2 خولت زیاتر سەرۆکی ئەمریکا بێ. Thank you very, very much. Vice President Vance, Speaker Johnson, Senator Thune, جێگری سەرۆک ڤانس، سەرۆکی پەرلەمان جۆنسۆن، سیناتۆر تون، سەرۆکی دادوەر ڕۆبەرتس، دادوەرەکانی دادگای باڵای ویلایەتە یەکگرتووەکان، سەرۆک کلینتۆن، سەرۆک بوش، سەرۆک ئۆباما، سەرۆک بایدن، جێگری سەرۆک هاریس و هاوڵاتیەکانم. سەردەمی زێڕینی ئەمریکا هەر لەمڕۆوە ڕاست دەست پێ دەکا. لەم ڕۆژە بەدواوە وڵاتەکەمان گەشە دەکا و ڕێز لە سەرانسەری جیهاندا بەدەست دەهێنێ. ئێمە دەبینە جێی ئیرەی هەموو نەتەوەیەک و چیتر ڕێگە نادەین سوودمان لێ وەربژیرێ. لە ماوەی هەر ڕۆژێکی ئیدارەی ترەمدا زۆر بە سادەیی ئەمریکا دەخەمە پێش هەموو شتێک و ئەمریکا لە پێشینەی هەموو کارەکانم دەبێ. سەروەری خۆمان وەرەگرینەوە و سەلامەتی خۆمان دەگەڕێنینەوە و تەرازووی دادپەروەری هاوسەنگ دەکەینەوە. خراپ بەکارێنانی وەزارەتی داد و حکوومەتەکەمان کۆتایی دێت. پێشینەی کارەکانمان دروستکردنی نەتەوەیەک دەبێ کەوا سەربەرز و خۆشگوزەران و ئازاد بێ. بەم جوانە ئەمریکا لە جاران گەورەتر و بەهێزتر و زۆر ناوازەتر دەبێت. بە متمانە و گەشببینیەوە دەگەڕێمەوە بۆ سەرۆکایەتی. دەزانم کە ئێمە لە سەرەتای سەردەمێکی نوێ و هەژێنەری سەرکەوتنی نیشتیمان داین. شەپۆلی گۆڕانکاری وڵاتەکەی گرتوتەوە. تیشتی خۆر بەسەر هەموو جیهاندا دەڕژێ و ئەمریکاش چانسی ئەوەی هەیە ئەم دەرفەتە کە پێشتر نەبووە بیقۆزێتەوە. بەڵام سەرەتا دەبێت ڕازگۆ بین سەبارەت بەو ئاڵنگاریانەی لە پێشمانە. لە کاتێکدا ئەو تەحەدیانە زۆرن، بەڵام بە زەوری ئەو گەورەیە لەناو دەچن و زاڵ دەبین بەسەریاندا کە ئێستا جیهان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا شاهیدەتی. لە کاتێکدا لێرە کۆبووینەتەوە حکوومەتەکەمان ڕوبەڕووی قەیرانی متمانە بۆتەوە. ساڵانێکە دامەزراوەیەکی گەندەڵ و ڕادیکاڵ دەسەڵات و سەرۆت و سامانی لە هاوڵاتیانمان وەرگرتوتەوە. لە کاتێکدا بنەماکانی کۆمەڵگاکەمان لەت بوون و تێکشکاون. ئێستا حکوومەتێکمان هەیە ئەوە هیچ کە ناتوانێت تەنانەت قەیرانە سادەکانیش لە ناوخۆدا بەڕێوە ببە. لە هەمان کاتدا بەردەوامە لە هەڵەکردن لە دەرەوەش. has extracted power and wealth from our citizens while the pillars of our society lay broken and seemingly in complete disrepair. We now have a government that cannot manage even a simple crisis at home, while at the same time stumbling into a continuing catalog of catastrophic events abroad. ئەبراهام لینکن یەکێکە لە سەرۆکەکانی ئەمریکا کە 16هەمین سەرۆکی ئەمریکایە. ئەمریکەکان زۆر شانازی پێوە دەکەن لەبەر ئەوەی 2 کاری زۆر گرنگی کردووە. یەکەمیان ئەوە بوو کە یاسای کۆیلایەتی ڕەشپێستەکانی هەڵۆشاندەوە، یعنی ئەوەی کە پێشتر ڕەشپێستەکانی دەکرد بە کۆیلی ئەم ڕێگەی و قەدەغی کرد. هەروەها ڕێگەی پێدان مافی ئەوان هەبێت کە لە سوپا بن، ینی بەشداری بکەن لە دامەزراوەکانی حکوومەتدا. جگە لەوە کۆتایی بە شەڕی ناوخۆ هێنا. کۆتایی هاتن بە شەڕی ناوخۆی ئەمریکا 61 بۆ 65 کارێکی ئاسان نەبوو، بەڵام ئەبراهام لینکن کردی. ئەم دوو هەنگاوە گرنگە وای کرد کە ئەمریکەکان شانازی پێوە بکەن. ئەبراهام لینکن کە لە بیدایەت تا پێشەوەی بێ بە سەرۆکی ئەمریکا زۆر هەوڵیدا لە کاری سیاسی بەشداری بکە، بەڵام دوای زیاتر لە 2-3 جار شکستێنا. لە کۆتاییدا کۆڵی نەدا و بەردەوام بوو تا گەشت بە 16هەمی سەرۆکی ئەمریکا ساڵی 1861 تا ساڵی 1865 سەرۆکی ئەمریکا بوو. کۆتایی هاتن بە شەڕی ناوخۆ
ڕێگەگرتن لە ئەمریکا بۆ پارچە بوون و یەکگرتووی ئەمریکا کارێکی ئاسان نەبوو. هەر ئەمە وای کرد کە لینکن تیرۆر کرێ. بۆیە لە ساڵی 1865 لەلایەنی شێک لەوانی کە دژی بیر و بۆچونەکانی ئەبراهام لینکن بوو و دژی ئەو بڕیار و مامەڵەیە بوو کە لە ماوەی سەرۆکاتی دادی کرد لەبەرەوە تیرۆری کرد لە کاتی شانۆیەکا بوو تیرۆرکردنەکەش. ئەبراهام لینکن ئێستا بووە بە یەکێک لەو سەرۆکانی کە وەکو باسم کرد ئەمریکەکان شانازی پێوە دەکەن. بۆیە ئەو پەیکەریان بۆ کردووە و لێرە گەشتیاران دێن لەگەڵ پەیکەرەکەدا وێنە دەگرن. هەر ئەم نییە پەیکەری هەیە، زۆربەی سەرۆکەکانی ئەمریکا پەیکەریان بۆ کراوە، بەڵام ئەمەی ئەبراهام لینکن توان بەڵام زۆرترین گەشتیاری بۆ دێت. لەبەر دوو خاڵی گرنگ کە باسم کرد، یەکەم کۆتایی بە شەڕی ناوخۆی ئەمریکا هێناوە، دووەم مافی داوە بە ڕەشپێستەکان کە بەشدار بن لە کایی سیاسی، بەشدار بن لە دامەزراوەکانی دەوڵەتدا. ئێرە واتەرگەیت هۆتێلە، ئەو ناوەی کە لە دوای واتەرگەیت سکانداڵ ئابڕوچوونی واتەرگەیت بۆ بەنامێکی دیار لە جیهاندا بەهۆی ئەوەی لە ساڵی 1972 ئەو کاتە ریچارد نیکسن 37مین سەرۆکی ئەمریکا بوو. ئێرە ئەم بینایە بارەکای دیموکراتەکان بوو، حزبی دیموکراتەکان بوو. لەو کاتە کە منمانەی هەبوو لە نێوان دیموکراتەکان و کۆمارەکان هەرۆکو ئێستا لەسەر پۆستی سەرۆکایەتی. ریچارد نیکسن ساڵی 1972 ئەو کاتێک کە سەرقاڵی بانگەشەی هەڵبژاردن بوون بۆ خولی دووەمی سەرۆکایەتیەکەی، دیارە ریچارد نیکسن لە کۆمارەکان بووە. ئەو کاتە واتەرگەیت بارەگای سەرەکی دیموکراتەکان بووە. لە کاتی بانگەشەیە لەو ئوتێلە کە بارەگای دیموکراتەکان بووە، کارمەندێکی هۆتێلەکە هەست بە شتێک دەکات بە دەرگای هۆتێلەکەوە، هەست دەکات ئامێرێک لاستیکێکی پێوەیە، ئاوا چیرۆکەکە دەجێڕێتەوە، هەست دەکەن لاستیکێک ئامێرێکی پێوەیە کە جێ گومانە، چەند جارێک چاودێری دەکات، پاشان پۆلیسی ئاگادار دەکاتەوە. پاش ئاگادارکردنی پۆلیس کە پۆلیسی کۆڵۆنیل دەکات، دەردەکەوێت ئەمە ئامێری سیخوڕیکردنە بۆ ئەوەیە کە گوێ لەو پەیوەندیانە بگیرێت، گوێ لەو گفتوگۆ قسانە بکرێت و ئەوانی کە بە تەلەفۆن دەکرێت ئەوانیش کە لێو باس دەکەن گوێیان لێ بگیرێ بۆ بزان چی دەڵێن. پاش لێکۆڵینەوە 5 کەس دەستگیر دەکرێت، دەردەکەوێت بژۆرەی لێکۆڵینەوەکان دەردەکەوێت ئەم کەسانە سەر بە کەمپینی بانگەشەی هەڵبژاردننی ریچارد نیکسن کە ئەو کاتە 37مین سەرۆکی ئەمریکا بووە. ئەمە درێژە دەکێشێت. بۆیە نیکسن لە ساڵی دوجار دەردەکەوێت کە تۆمەبار دەکرێت لە کۆنگرێس، لە ئەنجومەنی پیران، لە ئەنجومەنی نوێنەران، دۆخیان خراپ دەبێت، وای لێ دێت چەند ئەندامێکی دیموکراتەکان لیان وەردەگیرێتەوە، چکە پیان وایە ئەو پرۆسەی کە ئەنجام درراوە ساختەکاری بووە و ئەم واتەرگەیت سکانداڵە ئابڕوچوونی واتەرگەیت تەسیری زۆر بووە لەسەر ناو و ناوبانگی کۆماریەکان لەو سەردەمایە و هەروەها ریچارد نیکسن خۆشی. پاشان تۆمەبار دەکرێت بە جۆرەی لێکۆڵینەوەکان دەردەکەوێت کە تیمەکەی ئەم کردویانە، کە تیمەکەی سەرۆک کردویانە لە ساڵی 1974 ناچار دەکرێت دەست لە کار کێشێتەوە. ئەوە لە مێژووی ئەمریکادا یەکەم سەرۆکەکە دەستی لە کار کێشابێتەوە، دیارە بەهۆی ئابڕوچوونێکەوە بۆ ئەو ئابڕوچوونی کە جاسوسیان کردووە بە سەر حزبی ڕکابەرەکەی خۆیان کە دیموکراتەکان بووە. لەو کاتەوە تا ئێستا واتەرگەیت بۆ بە ناوێکی ناسراو
زیاد لە فیلمێک شێ بۆ ناوە کە ئەم بابەتە بۆ بابەتێکی ناسرااو بۆ بە ئابڕۆچوونێکی گەورە لە ئەمریکا کە لەو کاتەوە ئەمە وەکو پەڵێکی ڕەش بەسەر دیموکراسی بەسەر دەسەڵات کە چۆن دەسەڵات بەکاردەهێنن بۆ گوێگرتن بەڵام لەو کاتەشە دامەزراوەی ئەمریکا کە پۆلیسە ئەوەندە دەسەڵاتی هەیە ئەم ئابڕوچوونە کەشف دەکات و لە کۆنوی لێ دەکات سەرۆک لە کۆنوی لەگەڵ دەکەێت و ناچار دەکرێت کە دەست دەکات کێشێتەوە ئێرە ئەم ناوچێش کە ئەمە کەنەدی سنتەرە بە ناوی جۆر کەنەدی سەرۆکی 35 سەرۆکی ئەمریکا و ناونراوە کە ساڵی 61 بە 63 سەرۆک بووە لە 63 تیرۆ کراوە. ئێستا کەنەدی سنتەر ئەم شوێنی چالاکی هوەریە. کەیهان کەڵهۆر یەکێکە لەو هونەرمەندە کوردانی کە لێرە کۆنسێتی هەبوون و هەروەها شەجەریان و هەروە حسین عەلیزادە لێرە لەم کەنەدی سنتەرە چالاکیان هەبووە.